کاگاریاز پەیوەندیت لەگەڵ هونەرمەندانی تر چۆنە؟ باشم کاگەفشیم لەگەڵ زۆربیان باشم لەگەڵ هەنێکیان باشم و چۆن وڵاهی ڕاستی تا ئێستا خۆم ئەوەی کە ئاگاداری خۆم بم کێشەم لەگەڵ هیچ هونەرمەندێک نەبووە و بەڕاستی هەمووشیان بۆ من جێڕێزن و زۆرشم خۆش دێن چونکە هەمویان خەریکن خزمەت دەکەن هەروەها لە کۆنسرتەکەشم زۆربیان بانکێش کرد بوو کە کەسانێک توانی بوویان بێن و کەسانێک نیانتوانی بوو بەڵام من هەمویان هێنامنە سەر ستیج و دەستخۆشیم لێکردن و بە خۆشحاڵیەوە پێم وتن کە ئێوە بەڕاستی کەسانێکی بەڕێزن چونکە خزمەت دەکەن. بەڵێ جێی دەستخۆشی و جێی خۆشحاڵیە ئەگەر ڕقابەت و منافسەش هەبێ منافسەیەکی سالم و باش بۆ پێشکەوتن بەرەو پێشبردننی هونەر و کولتوری کوردی گۆرانی ڕەسەنی کوردی زۆر باشە ئەی بۆنە بەڵام ڕوخێنەر نەبێ ڕاستە منیشە لەگەڵ ئەوەیان بڵێ ینی هەموو کات ڕقابەت هەر هەیە من لەگەڵ زۆربیان ڕقابەتم هەیە و نەک لەبەرەوەی کە بڵام وڵاهی من پێم خۆشە سەرکەوت بەڵکو دەمەوێت هەمومان ڕقابەت بکەین کە لەو ئیشەدا شتی جوان دروستکەین. بەڵێ جێی دەستخۆشی ئەگەرم جارە دوی تێک بکەی حەزەکەی لەگەڵ چێ بێ؟ ڕاستی بیرم لێ نەکردێتەوە ئەگە بمێ وڵامی و پرسیارەتان بدەمەوە بەڵام نازانم دەکرێت دوای بە پرسیار نەدەمەوە ئەگەر ئێستا حالیان کەسانێک هەبوویان کە ئێستا لە چۆن بڵم لە عەرسەی گۆرانی وتندا تۆزێک دوور بوونەتەوە بەڕاستی ئەوانم هەڵدەبژارد دروستە مەسەلەن وەکو کەسێکی وەکو مامۆستا نەجمەدین و وڵامی پێم خۆش بەڕاستی دوورتێک لەگەڵ بکەم ئەوانەیە تۆزێک خۆز بێ بەڵام ئێمە زۆر جار بگەڕێنەوە دواوە کەسانی کە زۆر زۆران خزمەت کردووە ئێستا نیم پێمان خۆش بوو ئەوان هەبوویان بۆیە ئێستا ناوێن دێنم وەکو مامۆستاکانی پێشی خۆمان کە مامۆستا ناسی ڕەزازیە دیسان مامۆستا کایلە کە ئێمە ئەوانەمان بەڕاستی خزمەتێکی زۆر زۆر باشیان کردوەوەتەوە کەمان بۆیە وتم ئەگەر هەبووە لەگەڵەوە پێم خۆش بزاتم. بەڵێ کەواتە پرسیارەکەم هەندێک دەگۆڕم بۆ خۆت زیاتر سەرسامی بەکام هونەرمەند بەکام گۆرانی بێش لە نوێیەکان لە کۆنەکان فەرقی نییە وەکو سەرسام بوون وڵاهی سەرسام نیم ڕاستی بەڵام زۆریان دەتوان بڵم زۆرتر خۆشم دێن ناتوان بڵم زۆر سەرسام بە ئەو کەسانە. بەڵێ با جوابی پرسیارەکەت ئاوا بدەمەوە باشترە. جوانە دەستخۆش هەر بژی حەزەکەم باسی کۆتا بەرهەمەکانت بکەیت. بەڵێ کۆتا بەرهەمەکانت چین کەی بەرهەمی نوێت دەبێ ناونیشانیان چییە؟ بەسەر بە تایبەتی لەسەر چ ڕێچکەیە کە زیاتر ئەڤیندارانەیە یان چ بابەتێک لە خۆ دەکرێت؟ وڵاهی ئەوە جوان شارەت بە شتێکی جوان کرد ئێمە لە گۆرانی کوردیدا زۆر باسی ئەوینداری دەکەین یا باسی جیابوونەوە یا باسی سەلام عەلیکوم یا باسی خواحافیزی یعنی ئەو مۆزوعانە زۆرتر ئەم بخۆم گلەی نە لە خۆم بەڵکو لە زۆر بەیان دەکەم کە هەنێزار پێویستە باسی کۆمەڵگاش بکەین لە گۆرانی وتندا قەیناکە باشە بەڵام وای هاتۆ ئەو گۆرانی نوێیانی کە من ئێستا حالیان هەمە زیاتر باسی خۆشەویستیە و زۆر زار هەیە خۆشەویستی تایبەتی خۆم بۆ کەسێکە زۆر زاریشەیە دەتوانم بڵم دوو کەس بۆ یەکە وەکو بڵێن ینی مخاتەبی خاستت هەیە لە هەندێک گۆرانی ئەتوانینەوە بڵێن. کام گۆرانی بەلای خۆتەوە جوانترینە و کامێک لە بەرهەمەکانت لەگەڵ هەستت تێکەڵ بووە؟ ئەزانین چۆنە موزیک یا بڵم خۆت ئەو گۆرانەیە کە من تا ئێستا دروستم کردو بەڕاستی هەمویان هەستێکی تایبەتم بووانە بۆ بەڵام ئەوەی کە بمهەوێ ناوی یەک بەرهەم بێنم یا یەک بەرهەم بڵم زۆرتر من چارەنووس وەکو تێکەڵبوون زۆر زۆر تێکەڵم بوو لەگەڵ دڵڕفێنەکەم کە ئاخر کاری من بۆ و وەکو جاران یعنی ئەو سێ بەرهەمە زۆر لە من نزیکن هەرچەند هەمویان وەکو مناڵی خۆم سیر دەکەم ئێستا من تقریبا مناڵم زۆر یعنی 30 مناڵم هەیە بەخوا بەزی اینجا ئەگەر بکرێ و بگونجێ بەڵێ دەکرێت دڵم نەشکێنی و پارچەیەک کۆپلەیەک لە یەکێک لەو بەرهەمانەت بەبێ موزیک و هەراوە بە شێوەیەکی لایف پێشکەشمان بکەیت پێشکەش بە ئێمە و بە گوێگرانمان سەرچاو بەڵام پێش ئەوەش کەسێکە داوای لێکردم فەخیرە کوتی کۆپلەیەکی بچووکم پێشکەشکەم پێم وگوتم بەداخەوە ئێستا بەیان نییە بڵێ دەنگم وەکو کەڵەباوی لێ ناتوێت نانە هیچ عیبی نییە بەبێ ئیدیت و بەبێ هیچ دەستکاریەک ئێمە شاهیدی و دەنگە خۆشین هەستەری
گوڵێکی سیسوژاکاوم وجودم پەرپەرە چرخی سپڵەش بولبولێکە و هەروەکو خۆی دڵتەرە تۆش هاودەستی چارە نووسی بۆ نەمانم حەولتە ئێوە دوون و من یەکێکم کەی ئەوە ڕاسمی شەڕە دوژمنی وەک تۆم نەدیوە پڕ بە دڵخۆشم دەوێ قەسی گیانیشت ئەگەر بێ هەر بەلەمدا تێپەڕە چاوەکەت جەلادەمە و پر تەنافی گردنم بۆتە سێدارەی منە و بەژ نەیدەیان کوت دڵبەرە پێشکەشتان بێت بە دەست خۆش هەر بمێنێ و نەرزێم دەنگە هەر بژی ئەوەش بژین خەی ناکە دەزانم سۆتم زۆر باشنە بە هەمادەنەوە بێگومان زۆر خۆش بوو دەست خۆش هەر بژی سەرکەوتوو بی بەم دواییانە کۆمەڵێک کلیپت بڵاو کردەوە کە جیاواز بوو لە کارەکانی پێشووترت مەبەستم لەبارەی تێکست و میوزیک و کلیپکردنەکەشی بەمان شێوە ئایا دەتەوێت ستایلێکی جیاواز و تایبەترت هەبێت یاخۆت زیاتر حەزت لە گۆڕانکاری و نوێگەراییە لە کارەکانتدا؟ بەڵێ ئێستا بۆ هەر گۆرانی بێژێک یا هەر کەسێک کە لە هەر بواری هونەریەکدا کار دەکات دەبێت ئاپدەیت بێ دەبێت گۆڕانکاری بەسەر خۆیدا بکات بۆ ئەوەی کە بمێنێتەوە چونکە ئەمە پێویستم بەوەیە کە لەگەڵ خەڵک بڕۆمە پێشێ لەگەڵ ئەو جیلە بڕۆمە پێشێ ئەو سەردەماتیان دەوێت ئەوە بکەم ئێستا حالیان بە بۆنەی چەند شتەوە من ئاڵوگۆڕێک بەسەری شتەکانم داهاتوو یەک ئەوەی کە بخۆم زیاتر شعرەکان دەنووسم یا تێکستەکان یا ئاوازەکان دانێم بۆیە ئاڵوگۆڕەیە و جگە لەوەش من هەموو کات حەول دەدەم تا بتوانم خۆم هەمڕەنگی ئەم جیلە بکەم. بەڵێ جێی دەستخۆشی و بەهیوای سەرکەوتنی بەردەوام بۆ جەنابەت وەکو دواپرسیار. بەڵێ بێگومان هەر کەسێکە لە کۆمەڵگەدا ڕۆڵێکی هەبێ و هەوادار و لایەنگری هەبێ کۆمەڵێک ڕەخنەگریشی لە دەوروبەر لێکۆ دەبنەوە ڕوونکردنەوەت بۆ ڕەخنەگرانی کار و بەرهەمەکانت چییە و پەیامت بۆ دۆست و هەوادارەکانت چییە؟ ئەو پرسیارە زۆر زیانی دەتوانێت زۆری وڵام هەبێت و دەتوانێت زۆر بەحس لەسەر بکرێت بەڵام من زووتر و دەتوانم بڵم بە کورتی جابێدەمەوە لە هەر مەسیرێک یا لە هەر ڕێگایە کە بڕۆیە پێشێ بتەوێ نەتەوێ هەمووی کە ڕەخنەگرت دەبێ هەمووی کە کەسانێکە بن کە یارمەتیت بدەن و تەشویقت بکەن بەڵام من ئەڵێم بۆ سەرکەوتن پێویستە هەردووکیان هەبێت چون ئەگەر ڕەخنەیەک نەبێ تۆ نازانی سەرکەوتنەکانت چین و تاکیدم دەڵێم من وا هەستەکەم دەڵێم پێویستە هەنێک جار ڕەخنە لێ بگرن تا بزانی بەڕاستی تامی سەرکەوتن چییە بۆیە زۆر بەلامەوە ئەستایە و من سپاسی و کەسان دەکەم کە ڕەخنە دەگرن قەیناکە هەنێک جار ڕەخنی جوان نین ینی هەنێک جار پێویستە بە کەسانێک بڵێ لازم نییە ئاوا ڕەخنە بگری بەڵام ئێمەش دەڵێن دەستخۆشی لەوانش دەکەین قەیناکە بە ئەوانش بێبەش نەکەین لە دەستخۆشی کۆتا قسەشم ئەوەیە ئێمە لە کۆمەلگایەکدا بیش دەکەین کە زۆر شت جێنەکەوتووە زۆر شت قەدری نازانن بەڵام تا دەتوانن حەول بدەن یارمەتی هونەرمەندان و لە پشتی هونەرمەندەکانی خۆتان بن هەر وەکو ئەو کۆمەڵگەیانی تر کە چەندە ئەرزش بۆ هونەرمەندەکانەندانن ئەوە تەنیا قسەی منە و تاکیدیشم هونەرمەندەکانی تریش ئەو قسەیان لە دڵدایە. بەڵێ زۆر بەڕێز ئاریاز جەوان هونەرمەند و دەنگبێژ و ئاوازدانەر زۆر سپاس کە بانکێشتی ئێمەت قبول فەرموو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی رادیۆ سەلام بوویە میوانی پرۆگرامی سپێدەی بەختەوەری. زۆر خۆشحاڵ بووم منی شەروەتر هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن. هەر بژی و زۆر سپاس.